بەیانیتان باش ئەمڕۆ ڕۆژەفتان پێشکەش دەکەم بە هیوام تەندروستی هەموو لایەکتان زۆر باش بێت. دیارە ئەمڕۆ 27 مانگ ڕۆژی جیهانی شانۆیە. سەرەتا بە ناوی ستافی شارپرێسەوە پێم خۆشە پیرۆزبایی لە هەموو شانۆکارانی کورد بکەم، ئەو شانۆکارانەی کە لەسەر تەختەی شانۆ ڕۆژ و شەویان بە بەردەوامی کاریان دەکرد بۆ ئەوەی بیر و بۆچوونی کۆمەلگا بگۆڕن، بۆ ئەوەی ئەو ئازاری کە کۆمەلگای کوردی هەیەی ئەوانە ڕێگەی شانەوە بتوانن بەرجەستێ بکەن. دیارە ئەم ساڵ بە هۆی دۆخی کۆرۆناوە نەتوانراوە یاخود کەمتر چالاکی ئەنجام ئەدرێت بە پێچەوانەی ساڵانی ڕابردوو کە لە ڕۆژی جیهانی شانۆ چەندین چالاکی جۆرە و جۆر نمایش دەکرا. سەرەتا دەچمە لای پەیامنێرەکان، دواتر میوانی بەرنامەم دەبێت تایبەت بە دۆخی دەرونی کۆمەلگاکەمان و بە تایبەت خێزان و منداڵان لە دوای بڕیارەکەی وەزارەتی پەروەردە بەداخستنی خوێندنگاکان. سەرەتا لە شاری سلێمانی و هەوراز پەیامنێرمان لەگەڵا. هەوراز بەیانیت باش ئەگەر پێم بڵێ کار و چالاکیەکانی ئەمڕۆ لە سلێمانی چی دەبێت؟ پەرچەم بەیانیتیان باش، بەیانی ئێو بینەرانی شارپرێس باش. دیارە کار و چالاکیەکان لە سنووری پارێزگای سلێمانی ئەمڕۆ بۆ جۆرەیەکە لە کاتژمێردا لە دوێنێەوە فستیڤاڵی بەرهەمە خۆماڵەکان لە شاری سلێمانی دەستی پێ کردووە کە بڕیارە بۆ ماوەی 5 ڕۆژ ئەم فستیڤاڵە بەردەوامی هەیە کە تێیدا بەرهەمی ئەو فستیڤاڵە و ئەو پێشانگایە بڵین تەواوی بەرهەمەکان لەوێدا کە نمایش دەکرێت خۆماڵین لە پیشاندانی کاری دەستی لە بەرهەمی خۆماڵی لە خواردنە خۆماڵەکان لەو پێشانگایەدا نمایش دەکرێت و ئەماژەم پێکرداوەکو سیوێکی ئەم مانگە بەردەوامی هەیە و ڕۆژانە هاوڵاتیان دەتوانن لە کاتژمێر دەی بەیانی تاوەکو 9 شەو سەردانی کارگەی جگەرەکە بکەن. پێشەنگاکە دیارە لەوێدا بەردەوامی دەبێت. جالەوە ئەمڕۆ چالاکیەک لە ڕێکخراوی CDO بەڕێوە دەچێت کە کۆمەڵێک ڕێکخراو بە ئامادەبوونی پارێزگاری سلێمانی دیارە پانێڵێک بەڕێوە دەچێت سەبارەت بە کۆمەلگا و پەروەردەی کۆمەلگا و پەروەردەی خێزانی چالاکیەک بەڕێوە دەچێت. جالەوە پەرچەم کاتژمێر 4 دوانیۆڕۆ وەکو خۆت ئاماژەت پێکرد کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی شانۆیە، چالاکیەک بەڕێوە دەچێت. شانۆگەریەک لە هۆڵی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هونەری سلێمانی چالاکیەک بەڕێوە دەچێت کە شانۆگەریەک نمایش دەکرێت لە بابۆنەی ڕۆژی جیهانی شانۆەوە. جالەوە سەبارەت بە دۆخی کۆرۆنا و ڤایرۆسی کۆرۆنای گۆڕا و دیارە لە سلێمانی پاشەوەی دوێنێ بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ئاماژەی بەوە کرد کە 4 حاڵەتی کۆرۆنای گۆڕاو لە سنووری پارێزگای سلێمانیدا تۆمار کراوە و لەگەڵ ئەوەشدا ڕۆژانە ئامارەکان ئاماری ڤایرۆسی کۆرۆنا و تۆمارکردنی حاڵەتی نوێی کۆرۆنا دیارە لە هەڵقشاندایە بە پێی وتەی بەڕێوەبەری ڕێکخراوی تەندروستی جیهانی لە سلێمانی کە من گفتوگۆم لەگەڵا کرد. تێیدا ئاماژەی بەوە کرد ئەم شەپۆلەی کۆرۆنایە کە ئێستا ڕووی لە هەرێمی کوردستان کردووە چاوەڕوان کراو بووە بەهۆی ئەوەی کە لە ڕۆژانی نەورۆز و پێش نەورۆزیش دیارە پێشبینی ئەم حاڵەتیان کردووە بەهۆی ئەو قەرەباڵغەی کە دروست بووە پابەت نەبوونی هاوڵاتیان بە ڕێنمایە تەندروستیەکانەوەی کردووە کە حاڵەتەکانی کۆرۆنا لە هەڵقشاندا بێت. دیارە شارپرێس پاشەوەی دوێنێ گفتوگۆی لەگەڵ وتەبێژی وەزارەتی تەندروستی دکتۆر ئاسۆ حەوێزی کرد، ئاماژەی بەوە کرد کە دۆخەکە لە مەترسی دەرچووە واتە ئەگەر بەم جۆرە بەردەوام بێت ڕەنگە نەتوانن وەکو ماوەکانی ڕابردوو نەخۆش وەکو پێویست لە نەخۆشخانەکان وەربگرن و چارەسەری پێویستیان بۆ بکرێت. پەرچەم ئەمە چالاکیەکانە لە سنووری پارێزگای سلێمانی. من دێمەوە لای تۆ. دەستخۆش هەوراز سەرکەوتوبی، سوپاس بە تۆ. بەڵێ دەچینە هەولێر. پەیامنێرمان هەژار بەیانیت باش کار و چالاکیەکان لە هەولێر ئەمڕۆ چییە و باسی کەش و هەوای هەولێریشمان بۆ بکەین. بەیانی ئێوە و بینەرانی شارپرێس باش لە کەش و هەوا گەدەست پێ بکەم. ئێستا ئاسمانی هەولێر نیمچە هەورە و بگوێرەی ئەو زانیارە لە کەشناسی تا کاتژمێر 3 دوای نیوەڕۆ
هەر بەم شێوە دەبی بەڵام دواتر هاورەکەی تۆزێک سرتر دەبێتەوە جگە لەمەش ئەمڕۆ کاتژمێر 11 بەمانوی ڕۆژی جیهانی شانۆ لە بەڕێوەبەتی هونەری شانۆی هەولێر مەراسیمێک بەڕێوە دەچێت هەر کاتژمێر 11 لەلایەن ڕێکخراوێکی ژینگە پارێزی و لایەنە پێوە دیدارەکان و سەرۆکاتی شارەوانەکانی هەولێر و بە سەرپەرشتی پارێزگاری هەولێر کاتژمێر 11 دەست دەکرێت بە پاکردن و خاوێنکردنەوەی سەیرانگاکانی دەوروبەری شاری هەولێر دەوێتەوە لەسەر ڕێگای هەولێر کەس نەزان دەست پێ دەکات کە نزیک مۆنومەنتی شەیدانەوە هەڵمەستەکە دەست پێ دەکات جگە لەمەش جگە لە ڕۆژی جیهانی شانۆ ئەم ڕۆژی جیهانی کاتژمێری زەویشە هەر بەم ڕۆژە جیهانیەوە کاتژمێر 8:30 شەو لەبەردەم دەستەی چاکردن و پاراستنی ژینگەی هەرێم لەلایەن ڕێکخراوی کاڤیاری ژینگەی وەک ڕێزلێنانێک یەکێک لە هوتێلەکانی ئەوێەوە و لەگەڵ دەستی ژینگە باڵەخانەکە تەواوی گڵۆپەکان دەکوژێندرێنەوە و هەمووم دادەگیرێت بۆ ماوەی یەک کاتژمێر جگە لەم چالاکیانە دەمێ ئاماژەوە بکەم کە وەک ئاشکرایە لە چەند ڕۆژی ڕابردوو ژمارەی توژوان بە کۆڕۆنا بەرەو هەڵکشان دەچێتن بە جوێرەی زانیاریی ئێمە هەمانە لەم هەفتەیەدا لیژنەی باڵای بەرەنگاردنەوەی کۆڕۆنا کۆ دەبێتەوە پێش ئەو وەزارەتی تەندروستی ئەو ڕێکارانەوە ئەو راپۆرتە ئامادە دەکات کە دۆخەکە چۆنە و توانای وەزارەتی تەندروستی چۆنەوە توانای نەخۆشخانەکان چۆن و هەر دەبێ ئاماژە بکەم بە جوێرەی زانیاریەکانی ئێمە ئەو ژمارە توژوانە زیاتر دەبێتن بۆ لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا ڕەنگە لەم هەفتەیە هەندێک بڕیار دەربکات ڕێو شوێنەکان سرتر و تونتر بکاتن. بەڵێ هەژار دەمەوێت ئەو پرسیارەت لێ بکەم لە شاری سلێمانی دەوروبەری بە تایبەتی کە دوێنێ ڕۆژی هەینی بووە زۆرینەی هاوڵاتیان دەچنە گەشت دەچنە سەیرانگاکان ئایا لە شاری هەولێر بەو شێوازەی شارەکانی دیکە هاوڵاتیان ڕێنماییەکانی تەندروستی جێبەجێ دەکەن یاخود هاوڵاتیان زیاتر دەچنە سەیرانگاکان؟ بەڵێ دەبێت ئاماژەوە بکەم کە لە یەکەم ڕۆژی جژی نەورۆزیش ئێمە باسمانەوە کرد ئێستا ڕۆژانی هەینی و لە ڕۆژانی جژی نەورۆزیش هاوشێوەی ساڵانی پێشوو پێش هاتنی ڤایرۆسی کۆڕۆنا خەڵک دەستنا دەرەوە و دەستنا سەیرانگاکانی دەوروبەری هەولێر تایبەت بە پرسیارەکەت کە دەڵێ خەڵک تا چەند پابەتدا بەجوێری ئەو بەرنامە و ئەو داواکاری لەلایەنە پەیوەندیدارەکان و بەتایبەت لەلایەنی وەزارەتی تەندروستی کە داوا لە هاوڵاتیان کراوە کە دەستە سەیرانگاکان پابەندی ڕێنمایە تەندروستیەکان ئەوەی ئێمە تێبینی ماکردەوە دەیبینین هاوڵاتیان بە شێوەیەکی تەواو پابەندی ڕێنمایە تەندروستیەکان نەبوونە. دەست خۆش هەژار سوپاس بۆ تۆ بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ تۆ. بەڵێ لە شاری شەیدانەوە پەیامنێرمان شادی بەیانیت باش هەڵەبجەیەکان پێم وابێ دوێنێ باش هەڵپەڕیون لەو فستیڤالەی کە بووە گەر بکرێ ئەم باسی فستیڤالەکەمان بۆ بکەیت و لە هەمان کاتیژە لە هەڵەبجەیە چی هەیە؟ سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بەیانی ئێوە سەرجەم بیدەرانی شارپرێز باش بێت دوێنێ لە ناوچەی تەپەسەوزی ناوچەی نەورۆڵی فستیڤالی ساڵانەی نەورۆڵی بەڕێوەچوو ئەمە لە کاتێکدا کە عەشرەتی نەورۆڵی هەڵەستێ بە ئەنجامدانی فستیڤالی ساڵانە و ئەم فستیڤالە ساڵانە هەڵدەستن عەشرەتی نەورۆڵی و بە ئامانجی زیندووکردنەوەی کولتور و مێژوویی ناوچەکەی خۆیان و لە ڕابردووی ئێستادا و هەروەها ئەم فستیڤالە لە ڕووی ئاینی و پەروەردەییەوە هەروەها لە فەرهەنگی خۆیان لە ناوچەیە زیندوو دەکەنەوە و ئەمە لە کاتێکدایە کە ژمارێکی زۆر لە هاوڵاتیان و گەشتیاران لە دەوروبەری هەڵەبجە و هەورامان و ڕویان لە فستیڤالە کردبوو بۆ بەڕێکردنی کاتەکانیان و بەشداریکردن لە ئاهەنگ و خۆشی و خۆشیەکانی فستیڤالە هەروەها فستیڤالەکە بە سەرپەرشتی تەحسی میرزاباک سەرۆکی عەشرەتی نەورۆڵی بەڕێوەچوو لەگەڵ بانگێشکردنی چەندین هونەرمەندی ناوچەکە و بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان و بەرپرسانیش تێدا ئامادە بوون و ئاهەنگ و خۆشی خۆیان تێدا دەربڕین و تا کۆتایی ڕۆژەکە فستیڤالەکە بەڕێوەچوو هەروەها جیاواز لەوەش ئاماری چەند ڕۆژی ڕابردوو لە نەخۆشخانەی فریاکەوتنی هەڵەبجە کە ڕایگەیاندووە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو لە نەورۆزەوە تاوەکو ئەمڕۆ 350 هاوڵاتی ڕووی لە
ڕووی لە نەخۆشخانەکانی هەڵەبجە کردەوە مەسی چارەسەری نەخۆشی و هەروەها ئەو حاڵەتانی کە ڕوویان داوە لەلایەن پزیشکان و لەلایەن پزیشکان و پەرستاران و چارەسەری پێویستیان بۆ کراوە و هەروەها خزمەتیشیان کراوە هەروەها لە ماوەی ئەو چەند ڕۆژەدا 4 حالە هەبووە و هەروەها 2 هاوڵاتیش بەهۆی ڕووداوە کۆچی دوایان کردووە جیاواز لەوەش لە نەخۆشخانەی شەید شەوکەتی سەربەقەزای سەی سادق ئاماری چەند ڕۆژی ڕابردویان ڕاگەیاندووە لە ماوەی ئەو چەند ڕۆژەدا 398 هاوڵاتی سەردانی نەخۆشخانەکەیان کردووە هیچ ڕووداوێکی هاتوچۆش تۆمار نەکراوە و هیچ حاڵەتێکیش بۆ ئۆتۆمبیلی فریاکەوتن نێدراوە بۆ نەخۆشخانەی فریاکەوتنی سەی سادق روها پاکردنەوەی ناوچە گەشتیارەکان لە هەڵەبجە لەلایەن ژینگە پارێزانی گارێکسەوە ڕوویداوە گارێکسەوە ئەنجام درراوە بە سەرپەرشتی لیژنەی خزمەتگوزاریەکانی شاروانی هەڵەبجە هەستاون بەژنی پاکردنی ئەو ناوچانەی کە لە دەوروبەری هەڵەبجەن وەک عەبابەیلێ و جەلیلە و نەورۆلی سنووری پارێزگای هەڵەبجەیان پاکردێتەوە لەلایەن کۆمپانیای گارێکسەوە هەروەها بە گوێرەی پێشبینەکانی پێشناسی و بۆمەلەرزانی هەڵەبجە ئەمڕۆ ئاسمان ساماڵ و هەور دەبێت لە دوای نیوەڕۆوە نمەباران دەبێت و ئەگەری هەورە گرمەش هەیە و هەروەها پلەکانی گەرما بەرزترین پلەی گەرمی لە ئەمڕۆدا 21 پلەیە و نزمترین پلەی گەرمیش 9 پلەی سەدی دەبێت و هەروەها خێرایی با لە نێوان 20 بۆ 50 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا بێت و بە پێکات و شوێنیش دەگۆڕێت هەروەها بە گوێرەی ئاماری هۆبەی کەشناسی کشتتوکاڵی هەڵەبجە کە بۆ ئەم ساڵ ڕێگەیاندوە بڕی بارانبارین لە سەرەتای ئەم ساڵەوە تاوەکو ئەمڕۆ بە نزیکەی 253.3 ملیم باران بەرز بۆتەوە لە کاتێکدا پارساڵ تا ئەمڕۆ 426.2 ملیم باران باریوە هەروەها لە ڕۆژی پێنجشەممە 33 ساڵ بەسەر خاپۆرکردنی قەزای سەی سادق تێپەڕ بوو لە ساڵی 1970 لە سەڵاتدارانی ڕژەمی باسی دیکتاتۆر تەواوی شاری سەی سادقیان خاپۆر کرد و دانیشتوانەکەشیان ڕایانگواست بۆ ئۆردوگا زۆرملەکانی و دروستکراوەکانی باریکە و نەسر و هەروەها تەواوی ئەو ناوچەیان خاپۆر کرد و ئەم سیاسەتە درڕندانەیە لە کاتێکدایە کە حکوومەتی بەعز بە مەبەستی لە ناوبردنی هاوڵاتیانی ئەو ناوچە بەڕێوەچوو هاوڵاتیانی سەی سادقیش ساڵیادی ئەو کارە ساتیان کردوێتەوە ئەمە تەواوی چالاکیەکانی ئەمڕۆی پارێزگای هەڵەبجە بوو. سوپاس شادی بۆ تۆ لە هەڵەبجەوە. بەڵێ دیارە وەکو پامنیرانمان ئاماژیان پێکرد ئەمڕۆ چەندین چالاکی جۆرە و جۆر لە شارەکانی هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت بە تایبەتی بەوەی کە لە شاری سلێمانی ئەمڕۆ لە هۆڵی ڕۆشنبیری بەبوونی ڕۆژی جیهانی شانۆوە چالاکیەک یاخود نمایشێک ئەنجام ئەدرێ. دیارە کۆرۆنا بە شێوازێک کاری کردوتە سەر تاک و کۆمەڵگا کە لەلایەکەوە دەڵێن کۆرۆنا دڵە ڕاوکیەکی تەواوەتی بۆ هاوڵاتیان دروست کردووە لایەکی دیکە باز ئەوە دەکەن کە بڕیاری لایەنە پەیوەندیدارەکان بۆ ڕاگررتنی دەوامی خوێندنگاکان کارێکی باش نەبووە هەندێک دەڵێن ئەمە لایەنە پەیوەندیدارەکان منداڵەکانمان فێری ئەوە دەکەن کە نەخوێندەوار بن واتە ئەم بڕیارێکی تەندروست نییە. بۆیە ئێمە پێویستەکە بە بەردەوامی کار بکەین لەسەرەوەی کە لایەنێکی پەیوەندیدار کاتێککە کار ئەکاتە سەرەوەی کە دەوام ڕابگیرێ یاخود لایەنە بەو شێوازە بڕوە کە تۆ ئەمڕۆ کۆرۆنات هەیە بەڵام پێویستە تۆ ڕێنماییەکی تەندروستی بە جۆرێکت هەبێ کە بتوانی لە دوای چاکبوونەوەت لە کۆرۆنا لایەنی دەرونیەکەت ئارام بکەیتەوە. بەڵێ من ئەمڕۆ واتە لە تەوەرێکی دیکەی بەرنامەکەم گفتوگۆ ئەەکەم لەسەر ئەوەی کە هاوڵاتیان یاخود تاک کۆمەڵگا چۆن ڕوبەڕووی کۆرۆنا ئەبنەوە و ئەو فشارە دەرونیانەی کە لە دوای چارەسەرکردنی کۆرۆنا ڕوبەڕوویان ئەبێتەوە چین و پێش ئەوە چییە. بۆیە من دکتۆرێکی یاخود پسپۆڕێکی دەرونی دکتۆرە نەشمین ڕەسوڵ ڕاستەوخۆ لەگەڵم دەبێت و پرسیاری ئەو پرسیارانەی لێ دەکەم کە دڵنیام لە لای ئێوەش بۆتە کێشا لە لای ئێوەش بۆتە گرفتێک بە تایبەتی
دایکان و باوکان کە خێزانی یەکەمن بەردەوام گرفتی ئەویان بۆ دروست دەبێ خەمبار دەبن بەوەی کە لە نێوان ئەم بڕیارانی حکوومەتە کە ڕۆژێک داوامی خوێندنگاکان هەیە ڕۆژە بڕیار ئەدەن ڕابگیرێ و هەندێک بازەوە دەکەن بە تایبەتی نووسەران بە تایبەتی ڕخنەگران قسە لەسەر ئەوە دەکەن ئەڵەن ئەگەر ڕێژەی کۆرۆنا بەم شێوازە ڕێژەیەکی بەرز بێ ئایا بۆچی دەوامی پەیمانگا و زانکۆکان ڕناگیرێ بۆچی شوێنە گشتیەکان ڕناگیرێ بۆچی هاوڵاتیان هەتا ئێستش لە سەیرانگاکان و بەبێ ئەوەی ڕەچاوی ڕێنمایەکانی تەندروستی بکەن ئەمانە ئەو پرسیارانن کە بەردەوام لە لایەتیان هەیە بەڵێ من ئێستا دەچمە لای ناوبڕێک لە دوای ناوبڕەکە لەگەڵ میوانەکەم گفتوگۆ دەکەین سەبارەت بە فشاری دەرونی لە دوای چارەسەرکردنی کۆرۆنا و یاخود ئەو فشارانەی کە ڕوبەڕووی تاکی کۆمەلگا ئەبێتەوە بە تایبەتی لە دوای بڕیارەکەی وەزارەتی پەروەردە. بەڵێ. بەڵێ جارێکی دیکە سڵاوتان لەبێ دکتۆرە نەشمیل ڕەسوڵ ڕاستەوخۆ لە گەڵما پسپۆڕی دەرونی دکتۆرگیان سڵاوت لەبێ سوپاس بۆ ئەم دەرفەتەی بە شارپرێسەدا. بەیانیت باش پەرشەم خان بەیانی ئێوەش باش هیوای ڕۆژێکی خۆش و ئاسوودەتان بۆ ئەخوازم. زۆر سوپاس دکتۆرە دەمەوێت بۆ دەست پێ بکەم پاش ئەوەی کە لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەت وەزارەتی پەروەردە بڕیاری ئەوەیدا کە جارێکی دیکە بەداخستنی خوێندنگاکان ئەمە بۆتە ئەوەی کە لە لای هەندێک لە خێزانەکان فشارێکی دەرونی بۆ خێزانەکە و دواتر بۆ منداڵەکان دروست کردووە وەک پسپۆڕێکی دەرونی تا چەند پێت وایە ئەم دەوامکردن و نەکردنی خوێندکاران کاریگەری دەرونیان دەبێت لەسەر منداڵ و پاشان خێزان. دەست خۆش بێ پرسیارەکەت زۆر لە شوێنێکی باشەوە کردووە لەبەر ئەوەی دۆخی کەرەنتین کە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە دروست بووە کە لە ساڵی پارەوە هەیە و بەردەوامە زۆرترین زەرەر و زیانی دەرونی بە مناڵان گەیاندووە لە هەموو چین و توێژەکان زیاتر مناڵان زەرمەند بوون لەم دۆخە لەبەر ئەوەی هەموو ئەو بار و دۆخە پەروەردەیانەی کە دایک و باوکێک پێڕەویان کردو بۆ مناڵەکانیان لە ئێستاە گۆڕاوە و ئەم دۆخی کە بەردەوام خوێندنگا دوا ئەخرێکە مناڵ لە ماڵ ئەمێنێتەوە کە لەژێر کۆنتترۆلێکی ئەتوانین بڵێن ژێر کۆنتترۆل دایک و باوکە بەڵام لە هەمان کاتە لەژێر کۆنتترۆل دایک و باوک دەرچوون لە بەرەوەی کاتێکی زۆر زۆر لە ماڵەوەن و مناڵەکان تووشی بێزاری بوون و خۆیان بە زۆرشتی ناخۆشەوە گرتووە لەبەرەوە زۆرترین زەرەر لە مناڵان کەوتووە بەهۆی ئەم بڕیارانەوە بەهۆی ئەم حاڵەتی کەرەنتینەوە کە زیاتر تەنها لەسەر مناڵان تەطبیقەکرێت. بەڵێ ڕۆڵی دەستگاکانی ڕاگەیاندن و حکوومەت لایەنە پەیوەندیدارەکان دەبێت چۆن بێ لەم دۆخەتە پێت وایە ڕاگەیانەکان یا خولانە پەیوەندیدارەکان خۆیان نەبوونەتە هۆکارێک بۆ ئەوەی کە فشارێکی دەرونی بۆ تاک دروست بکەن بێگومان میدیا ئاراستەی زۆرە و ئەو ئاراستانەی کە ئەشی بینین جۆری جیاواز هەیەەوە کاریگەری جیاوازی هەیە لەسەر خەڵکەکان بێگومان میدیا دەورێکی زۆری بینی لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنایە بۆ ترساندنی خەڵک بۆی کە خەڵک کە پابەندی ڕێنماییەکان بن بۆی کە خۆیان پارێزن لە هەمان کاتا ترسێکی زۆریشی دروست کردووە کە مناڵەکان یان گەورەکان تەنانەت خەڵکی بەتەمەنیش وای لێ هاتووە کە بە شێوەی لە شێوەکان تووشی حاڵەتی دەرونی ناخۆش بووە توێژینەوە دەرونیەکان توێژینەوە جیاوازەکانی کە لە وڵاتانی جیاواز دەکراوە پیشانی یاوە کە ئاستی نەخۆشی دەرونی ئاستی گرفتە دەرونیەکان زۆر زیای کردووە لە زۆر لە سەرجەم جیهانە نەتەنها لە کوردستانە بەهۆی ئەو کاریگەریانەی کە ڤایرۆسی کۆڕۆنا دروست تیکتۆکەیە کە لەوانە کاریگەری میدیاییە
بەڵێ دکتۆرە نەشمیل بە جیاواز بەوەی کە لە ساڵانی ڕابردووە دۆخی کۆرۆنا لە ئارادانە بووە ئامارەکان چیمان پێ دەڵێن واتە لەو کاتێک کە لە سەردەمی پێش کۆرۆنا واتە لە ساڵانی ڕابردووە لایەنی دەرونی هاوڵاتیان ناجێگیرتر بوو یاخود لە ئێستادا لەوەی کە لە سەردەمی کۆرۆناین و بە تایبەتی ئەوانەی کە لە دوای کۆرۆناشا بەرەو چارەسەر دەڕۆن بە شێوەیەکی گشتی وەکو باسم کرد نەخۆشیە دەرونیەکان کێشە دەرونیەکان گرفتە دەرونیەکان بە ڕێژەیەکی بەرچاو زیان کردو لە هەموو جیهاندا کە کوردستانی خۆمان کە شاری سلێمانی هەر یان عێراقر بڵێ بەشێکە لەو ئامارە کە ئەم ڕێژانە زۆر زیای کردووە بە تایبەت ئەو خەڵکانەی کە تووشی کۆرۆنا بوون بە دۆخێکی زۆر خراپە ڕۆیشتون ئەتوانین بڵین ئێمە وەکو دکتۆری دەرونی زۆرترین چارەسەرمان نووسێ بە تایبەتی بۆ نەخۆشیەکانی هێورکەرەوە بۆ کێشەکانی خەوتن بۆ کێشەکانی دڵەڕاوکێ لە دوای کۆرۆناوە خەڵکێکی زۆر لە دوای کۆرۆناوە وەکو تەجروبەی خۆیان کە ئەیبین و وەکو توێژینەوەکانیش کە پیشانی ئەیەن کە دوای توشبوون بە کۆرۆنا تووشی زۆر حاڵەتی نەخەوتن دڵتەنگی دڵەڕاوکێ ترسی زۆر فۆبیا جۆرەکانی تری دڵەڕاوکێ ئەبن و فترەیەکی کاتێکی باشیشیان ینی کەسەکە لەو ڕۆژۆ کە تووشی کۆرۆنا ئەبێت هەتا چەند مانگێ لەوانەیە 3 مانگ لەوانەیە زۆر زیاتریش بەدەست کێشە دەرونیەکانی دوای کۆرۆناوە بناڵێنێت ئەو نیشانانە چین دکتۆرە ئەگەر بووی کەسێک لەوانەیە تووشی نەخۆشی کۆرۆنا بوو بێت بەڵام لای ئاسایی نەبێت کە بچێتە لای پزیشکێکی دەرونی ئەگەر بکرێت تۆکو پسپۆرێکی دەرونی لەسەر ئەوە بۆم بدوێیان باسی ئەوم بۆ بکەی ئەو ڕێنمایانە چین یاخود ئەو نیشانانە چین لە کەسێکا هەیە واتە هەم ڕێنمایەکانمان پێ بڵێ هەم لەگەڵ ئەوەش کە چی تێبینیەک ئەکرێت لە کەسێکا لە دوای کۆرۆنا کە تووشی حاڵەتێکی دەرونی نەخوازراو دەبێتەوە بێگومان هەموومان جۆرێک لە ترس و دڵەڕاوکێ و خۆپارێزیمان هەیە بەرامبەر کۆرۆنا هەر هەمان بۆ بەردەوامی شەمانە کە خۆمان ئەپارێزین بەڵام کاتێک کە ترسەکە لەوە زۆرتر بوو کە نەتوانی ژیانی ئاساییت بەڕێوەبەری کاتێکە کەسەکە خەوی ئەوەنە کەم بۆ ناتوانێت بخەوێت کاتێکە ناتوانێت پەیوەندێک کۆمەڵاتیەکان بە شێوەیەک لە شێوەکان لەگەڵ ڕێنمایی و خۆپارێزیەکانە بێتە سەر کاتێککە دڵتەنگیەکەی بە شێوەیەک زیاد ئەبێ کە خۆشی لە هیچ شتێک نابینێ کاتێککە دڵەڕاوکەی ئەوەندە زۆرە کە ناتوانێت ئیش و کاری ڕۆژانەی بکات هەموو ئەمانە بەشگشتی نیشانن بۆی کە کەسێک بەخۆی بدابچێتەوە بزانێت کە ئەو خۆپارێزی کە کردوویەتی زیاد لە حەد تێپەڕیەوە کە پێویستی بەوە هەیە کە یارمەتی خۆی با یا چارەسەری خۆی بکات یان سەردانی پزیشکی دەرونی بکات. بەڵێ دکتۆرە نەشمیل لە ئێستادا لە دوای بڕیارەکەی وەزارەتی پەروەردە بە داخستنی خوێندنگاکان هەندێک لە ڕخنەگران یان هەندێک لەلایەنە لەو لایەنانەی کە دەیانەوێت بدوێن لەسەر ئەم بابەتە بازەوە دەکەن کە ئەمە تەنها ناجێگیری دەرونی منداڵ دەسەلمێنێ و هیچی تر ئەگەر کۆرۆنا بەم شێوازە لە هەڵکشانە بێت بۆ دەوامی پەیمانگا و زانکۆکان ڕناگیرێ یان بۆ سەیرانگاکان ڕێگە ئەدەن بە هاوڵاتیان کە بچنە گەشت یاخود بۆ شوێنە گشتیەکان ڕناگیرێ بەڕێزە تێبینی چێ لەسەرەمە یەکێ لە دیاردەکانی کۆڤید-20 ڤایرۆسی تازەی کۆرۆنا ئەوەیە کە بە شێوەیەکی بەرچاوتر لە مناڵان و لە هەرزەکارانە بڵاو ئەبێتەوە بەڵام ڕێژ وەکو ڕێژەیەکی وا نەبینراوە لە کوردستانە کە بۆ ڕێژەیە سەرکەوێت لە چاو وڵاتانی ترە لە هەمان کاتە لە کوردستانە ئەبینین خۆپارێزیەکە بەو شێوەیەی جاران نییە کە لۆکداونێکی تون هەبێ کە وەکو جەنابەت باست کرد ڕێگرێکی زۆر هەبێ لە بۆنە کۆمەڵایەتیەکانە لە پرسەکانە لە ناو بازاڕە لەبەرەوە بەڕاستی لەگەڵ ڕێزمە بۆ بەرپرسەکان نازانم بەچی لۆژیکێکەوە ئەم بڕیاریان یاوە ئەمە وەکو باسم کرد پێشتریش ئەمە زۆرترین زەرەر لە باری دەرونی مناڵان ئەیات چونکە ئەو مناڵانە هەر زیاتر لە ماڵەوە ئەمێن نەوانێ کێشە بۆ دایک و باوکەکان دروست ئەبێ لە ڕووی پەروەردەیەوە لەبەرەوەی مناڵەکان جاران هەموو دایک و باوکێک ڕایهێنابوون کە لە کاتژمێر بۆنە 9 بخەون بەیانی هەستن بچن بۆ خوێندن بگەڕێنەوە هەوڵی خۆکۆشی خۆیان بکەن کاتێکی کەم لەگەڵ ئامێرە ئەلکترۆنیەکان بەکاربێن بەڵام لە ئێستاە زۆربەی مناڵەکان لە ماڵەوە زۆربەی کاتەکانیان بە ئامێرە ئەلکترۆنیەکان بەکارێنن خەویان کەم بۆتەوانێ تەنان خواردنیان جێگیر نییە تەنان ڕفتاریان گۆڕاوە بێگومان زەرێکی زۆر لە ڕووی دەرونیەوە بە مناڵان و بە هەرزەکاران ئەگار بەهۆی ئەم بڕیارەوە
وەکو ڕێنماییت پێ دوای خێزان بە تایبەتی دایکان کە لە مناڵەکانیان و نێزیکەن چۆن مامەڵە بکەن لەگەڵ ئەم دۆخەیە لەگەڵ مناڵەکانیانە لە کاتێکە دایکانیش خۆیان خاوەنی ئەوەن کە فشارێکی دەرونی زیاتر ڕویان تێئەکا بەوەی کە لەوانەیە بیلەوە بکەنەوە منداڵەکەیان نەخوێندەوار ئەبێت یعنی لە سەردەمێکە بین ڕاستە کۆرۆنا هەیە بەڵام نەوەیەکی نەخوێندەوار هەیە بە پێ و توێژینەوەی کە لەو پێشتر کراوە باز لەوە کراوە کە لە ئەوانەی کە دەرچووی ساڵی پارن دواتە لە 6 دەرچوون و دەچنە زانکۆکان زۆربەی زۆری بابەتەکانیان نەخوێندووە کە مەنی گەرانی لێکەوتۆ لەلایەن مامۆستایانی زانکۆ بەڵام دایکان چۆن لەمە مامەڵە بکەن لەگەڵ منداڵەکانیانە خاتونجان یەکێک لە کێشەکان ڤایرۆسی کۆرۆنا و لۆکداونە ئێمە ئەزانین کە کێشەیەکی زۆر هەیە لەم هەرێمەیە لە کاتی ئێستا کێشەکان ئەکرێ ئابووری کێشەکان سیاسین کێشەی زۆری کۆمەڵایەتیمان هەیە هەمتەنان پێش ڤایرۆسی کۆرۆناش بە مادیبوونێکی زۆر لە پەروەردەیە ئەبینین گرفتێکی زۆری پەروەردەمان هەیە کە بۆ بە چالنجێک بۆ بە بربەستێکی گەورە لە بەردەم خێزانەکانە لە بەردەم دایک و باوکانە کە چۆن پەروەردەی مناڵەکانیان بکەن یان چۆن ئاراستیان بکەن لە بارودۆخێکا کە زۆر شت شێواوە لەبەرەوە ڤایرۆسی کۆرۆنا یان ئەم لۆکداونە بەشێکە لەو کێشانە لێرە ئەرکەکە زۆر قورسە بۆ دایک و باوک کە چۆن ئاراستی مناڵەکانیان بکەن یا چۆن ئاراستی خوێندنیان بکەن لە کاتێکا کە خوێندن خۆی داخراوە چۆن دایکێک ئەتوانێت زەخت لە مناڵەکەی بکات خوێنێت و واز لە ئایپاد یا مۆبایلەکەی بێنێت بەڵام خوێندن خۆی نییە لەو کاتەیە یان خوێندن کەم ئەکرێتەوانێ یان شتەکان دەستکاری ئەکرێ بە شێوەیە کە وەکو ئەگەر تعبیرەکەم ڕاست وەکو چۆن یاریکردنە بە چارەنووسی ئەم مناڵانە لەبەرەوە دۆخی دایک و باوک لە ئێستاە لە قورسترین دۆخایە دۆخی پەروەردەی ئەو جیاوازەی خوێندنگە ئەهلیەکان لەگەڵ خوێندنگە حکومیەکان ئەمەش گرفتێکی دەرونی دیکە دروست ناکات بەدڵنیایی گرفتێکی تە دروستەکە جیاوازی دروستەکە کۆمەلگا بەبێ ئەوەی بەخۆی بزانێت جیاوازی و جیاکاری دروست ئەکا لە ناو تاکەکانە من ئەتوانم مناڵەکەم ئەبەمە خوێندنێکی ئەهلی لە شوێنێکی تایبەتە ئەی خوێنم کەسێک کە ناتوانێت نایبات من باشترین ئامێر بۆ مناڵەکەمەکەم کەسێکی تر ناتوانێت یەکێکی تریت لە من باشتریان بۆ ئەکات ئەمە خۆی لە خۆیان ئێمە بەبێ ئەوەی بەخۆمان بزانین جیاکارێکی زۆر لە نێوان لە پەروەردەیە دروست دەکەین جیاکارێکی زۆر لە نێوان تاکەکانە دروست دەکەین بربەستێکی زۆر ئەکەینە نێوان تاکەکانەوە بەبێ ئەوەی لە ئێستاە بە ئاگا بین لەوەی کە چی کاردانەوەیەکی ئەبێ لە سەردۆخی دەرونی تاک بە شێوەیەکی گشتی لە کۆمەلگاکەیە اینجا مناڵان کاتێک گەورە ئەبن لە ئێستاە کە چۆن فەرقەکەن کاتێ مناڵێک ئەبینێ ئەم لە ماڵەوەیە بەڵام خزمەکەی دراوسێکەی یان یەکێکی تریان کە دۆخێکی باشتری هەیە لە خوێندنی تایبەت بەردەوامەشت ئەزانێت زمانی جیاواز ئەزانێت دەرئەچێت بەڵام ئەم لە شوێنی خۆیان ئەمێنێتەوانێ بێگومان کاریگەری جیاواز هەیە دیارە بابەتەکەمان پرسیارگەلێکی زۆر هەڵ ئەگرێت بەڵام لەبەر ماوەی بەرنامەکەوە کاتی بەڕێزیشت دکتۆر جان من هیچ شتێکم نەماوە بە تۆ ئەگەر تۆ پەیامێکت هەبەیان دواوتت هەبێ سوپاس دەکەم من هیوادارم لایەنە پەیوەندیدارەکان بەم بڕیارانەیە بچنەوانێ هەوڵ بن کە تەعویزکەنەوە بۆ مناڵان هەوڵ بن کە شتیان فێر بکەنەوە هیوادارم کە لایەنە پەیوەندیدارەکان گرنگی بە خوێندن بنەوانێ ئەو نرخ و ڕێز و بینینەی کە جاران بۆ خوێندن هەبوو هەوڵ بن بیگەڕێنەوە بۆ خوێندن لەبەرەوەی بەڕاستی ئەگەر دۆخەکە بەم شێوەیە بەردەوام بێت لە بەردەم چەند جیلێکە ئەبین کە لەوانەیە کارەساتی زۆر گەورە ڕووبات بەڵێ دەستخۆش دکتۆرە نەشمی ڕەسوول پسپۆڕی دەرۆنی بەڵێ بەڕێزان ڕۆژەڤم پێشکەشکردن بە هیوای بەختەوەری بۆ هەموو لایەک و تەندروستی هەموو لایەکتان باش بێ خواتان لەگەڵ